فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. بسم الله الرحمن الرحيم. والعصر إن الإنسان لفي خسر. بەڵێ ئەمە دەستگای بەخشین کە جگە لەوەی کەوا چەند ئافرەتێ هەویانی موچەیەکی ماگانیان بۆ دابین کراوە و ماگانە لە کاتی خۆیان موچەکانیان ئەدرێتێ جگە لەوە مناڵەکانیان و بڵێن قوتابیەکانیان لێرە دەرزێکی پەروەردەیان بۆ کراوەتەوە کە هەفتەی جارێ لێرە دەرزان پێوترێ تر جاروای خواردن و شیرینیەکان پێشەشەکەن و با بڵین تر هاوکاریەکە بۆ ئەو دایکەیشی کەوانی پەروەردەیە هاوکاریەکە بۆ ئەوەی کا پەروەردەی کەرێ. بەڵێ بەڕاستی لە دووڕەوە ئیسفادەی زۆرمان کردووە هەم لە ڕووی ئەدەب و ئیمەکەوە دینیەوە زۆر ئیسفادەی کردو کچەکەم لەخوای گەورە بەزای لێرە دەخوێنێ بەڕاستی هاوکاری لە هەردوو لا هاوکاری کراون مادی و معنەوی زۆر سپاسیانەکەم بەڕاستی من لەوە کچەکەمە هێنم بۆێرە زۆر لەخوای گەورە بەزیار ئیسفادەی کردووە ئەڵێدا ئیشەڵا قەت واز نایەنم مەگەرەرە و خێرخوازیە نەمێنێ ئەو بەرنامێ نەمێنێ ئەیهینە زۆر ئیسفادەمان کردووە. بەڕاستی نەسیحەت وایەنەکەن ینی ڕەنگە نەتوان خۆم نەسیحەتی وام کردو بێ بەڕاستی زۆر نەسیحەتی باشیان کردوون بەڕاستی ئادابی جوانیان فێرەکەن ڕەوشی جوانیان فێرەکەن بەڕاستی کارێکیان کردووە جێی دەستخۆشیان. وەڵی زۆر گرنگە و هاوکاریە زۆر سوودمان لێ بینیوە و بۆ ئێمەی هاوسەرمانیە و کاسبکارمانە مناڵمان وردە و باشە سپاس بۆ خۆی بێمە زۆر سپاسیانەکەین و خۆی گەورەی شڵا لە قیامەت ئافاداشتیان دادەوە سەربەرزی دنیا و قیامەت. وەڵا زۆر گرنگە خۆتە زانی ئەو مناڵانەی لە پەروەردەی ئیسلامیە خوێنن ئەدەب و ڕەوشت و قورعان و هەموو شتێکیان فێرەکەن زۆر ئیسفادە هەیە بۆ دایک و بۆ مناڵەکە و بۆ کۆمەڵگا و بۆ هەموو شتێ. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. ڕێزەدایک و باوکمان بەگرین زۆر شت فێر بووینە زۆر باشە هەتاکو بمێنم هەتاکو بتوانم لێرە دەرزاوێنم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوەکان سنووری ناحەی شۆڕش ئیمڕۆ 55 بێباوک لە ئێمە موچەی وەرگرت بە بڕیش 5 ملیۆن و 900,000 لەبەرەوەی هەنێکی 150,000 دێنێ جا حەمد بۆخوا ینی هەموو ماگانیان دێنێ بەل ئەم ماگە چەند ڕۆژە تاخیر بووی لەبەروی کە سەری ساڵ و ناوەکانمان تازە کردەوە پێداچوونەوان پیا کردەوە. ئێمە خوای گەورە پاداشتی و خێرخوازانە بداتەوە بەڕاستی کارێکی زۆر چاکەن سوورینمە سووری کە هەژارنشینە ئەگەر دەستی ئەو خێرخوازانە نەوێ بەڕاستی ناتوانین بچونە ئەم پارێ پیاکەین و خوای گەورە پاداشتی دەرەوەی شار و دەرەوەی وڵات و خوای گەورە پاداشتیاندا نمونویان زۆر کە خوای گەورە لیان وەرگێ خوای گەورە پاداشتیان باتەوە. ئێمە لێرە حەمد بۆ خابێزگەلەوەی کە موچانە دێنێ هەموو مانگێک مامۆساکی بەڕێز بانگەکەین وتارێکی پەروەردەیان بۆ دایکیان بدا. ئێمڕۆ مامۆستا دکتۆرە پەریە مامۆسای جامیعە هاتووە وتارێکی بۆ خوشکان داوە بۆ دایکی مناڵەکان لە بێجگەلەوەش حەمد بۆ خولێکی تایبەتمان هەیە بۆ مناڵی وێ باوک پاسمان بۆیان گرتووە پاسیان هێنوێ بێن لەبان ئەوە ینی بێزکە پاسەکەشمان بۆیان گرتووە یارمەتیەکی مناڵەکان ئەوەی لە جۆری توانە هەموو مانگێک ئەو هەج مناڵەکە دێ بۆ خولەکە بڕێکی پارە لە جۆری توانە 25,000 شێدەینە لەبەروی کە فێری تربیەت و ئەخلاق و پەروەردەیەکی جوانیان کرد.